بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێتن ئەم کاتتان باش لە ئیدارەی سۆرانین دیارە ئەو بارانبارینەی دوو ڕۆژی ڕابردوو باری و مای دڵخۆشکەرە خوای پەروەردگار بیجێڕێ بە مای ڕەحمەت بۆ هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان. بارانەکە بە شێوەی نمەنم دەبارێتن سوودێکی زۆری هەبووە تاوەکو ئێستا ئەم بارانبارینە وای کردووە کە ڕووبارەکان ڕێژەیەکی باشی ئاویان پێدابێت جیاواز لە پێش بارانبارین کە ئاوی ڕووبارەکان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردبوو بەڵام لە ئێستا داوەکە ئەیبینن ئەمە ڕووباری باڵەکایەتیەوە ڕووباری باڵەچیانەوە ڕووباری خاوینە هەواری بێخاڵ کە تێکەکاتەوە لێرە لە گەلی عەلیبەگ ئاوەکە بە ڕێژەیەکی بەرچاو ڕووبارەکە زیادی کردووە مای دڵخۆشکەرە ڕێژەیەکی باشی باران لە ناوچە شاخاویەکان و لە سنووری ئیدارەی سۆران باریوە لە ئێستاشدا بارانەکە بەردەوامی هەیە ئەمە وای کردووە کە سوودی زۆری هەبێتن و کانیاوەکان ڕووبارەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکەن. من ئاماری بارانبارینی 24 کاتژمێری ڕابردووتان بۆ ئەخەمە ڕوو کە بەڕێوەبەرایەتی کەشناسی ئیدارەی سۆران بڵاوی کردوتەوە لە سۆران لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 25.6 میلیم باران باریوە، هەروەها لە قەزای خەلیفان 23.9 میلیم باران باریوە، لە قەزای مێرگەسۆر 43 میلیم باران باریوە، لە چۆمان 40 میلیم باران باریوە، هەروەها لە قەزای سیدەکان 23 میلیم باران باریوە، لە ڕەواندۆز 22.5 میلیم باران باریوە، لە بەرزێوەش 22.5 میلیم باران باریوە. بەپێوە ئامارانەی کە کەشناسی سۆران بڵاوی کردوتەوە بارانبارینی ئەمساڵ خۆشبەختانە تاوەکو ئەمڕۆ زیاترە بەراورد بە ساڵی ڕابردوو کە ئەمساڵ تاوەکو ئێستا لە سنتەری قەزای سۆران 113.3 میلیم باران باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو کە تاوەکو ئێستا 89.5 میلیم باران باری بوو، جیاوازیەکەی 23.8 میلیمە. هەروەها لە قەزای خەلیفان تاوەکو ئێستا 107.4 میلیم باران باریوە، پارساڵ تاوەکو ئەمڕۆ 84.3 میلیم باران باری بوو کە جیاوازیەکەی ویشت 23.1 میلیم بارانە. لە قەزای چۆمان ئەمساڵ تاوەکو ئێستا 137 میلیم باران باریوە کە ساڵی ڕابردوو 107.1 میلیم باران باری بوو، جیاوازیەکەی ئەویش 30 میلیم زیاتر باریوە ئەمساڵ. لە قەزای ڕەواندۆز تاوەکو ئێستا 103.2 میلیم باران باریوە، پارساڵ تاوەکو ئێستا 80.1 میلیم باران باری بووە، ئەویش جیاوازیەکەی 23.1 میلیم باران زیاتر باریوە. بەگشتی ئەوەی کە کەشناسی ئیدارەی سۆران بڵاوی کردوتەوە لە قەزای سیدەکان زۆرترین باران باریوە ئەمساڵ کە 122 میلیم بارانە. ئەمە ئاماژە بەوەش بدەم بەهۆی ئەو بارانبارین و شەپۆ لە سەرمایی کە ڕووی لە ئیدارەی سۆران کردووە بە تایبەتی کە سنتەری قەزای سۆران کراوەتە کارەبای 24 کاتژمێری کارەبایەکە گرفتی تێکەوتووە لە شەوی ڕابردووەوە بەردەوام ناوە کارەباکە کوژاوەتەوە و هاتۆتەوە مەشگرفتێکە کە ڕوبەڕووی کارەبا بۆتەوە لە سنتەری قەزای سۆران. هەروەها گوندەکانی ئیدارەی سۆران گوندەکان وابەشێک لە قەزاکان تاوەکو ئێستا کارەبایان نەبووتە 24 کاتژمێری، لە نێوان 8 بۆ 12 کاتژمێر کارەبایان پێ ئەدرێتن. بەڵامە تەواوی زانیاریەکان بوو.